سازانەیان کە زۆرینەی لایەنەکان لە ئێستادا گفتوگوی لەبارەوە هاتن وە لە هەمان کاتە ئەمانە ڕای بەڕێستان بزانین لەسەر پێشکەشنەکردنی ڕۆژە لەلایەن پارتی دیموکراتی کوردستان هەتاوەکو ئێستا. بڵێ بەنسبەتی بڕگەی یەکەمی پرسیارەکەتەوە ئێمە قەنەعەتمان وایە هەموو گرفتەکان بە دیالۆگ چارەسەر ئەکرێن و هەروەها پێویستی هەرێمی کوردستانیش پێویستی بە یاسایەک هەیە ئەو یاسایە بتوانێت هەموو کارەکان ڕێک بخاتەوە بەڵام ئەوە خۆ دیارە تاوەکو ئێستا و پرۆژە یاسایە و ڕۆژنووسی یاسایە نەبووتە یاسایەکی ئەوەی کەوا ڕفراندۆمی لەسەر کرابێ و چوو بێتە قاڵبی جێبەجێکردنەوە لەبەرەوە ناچارین کە سازان لەسەر ئەو شتانە بکەین کە گەل پێویستێتی و ئەم قۆناغا پێویستێتی ئەمە بە نسبەتی بڕگەی یەکەمیانەوە بە نسبەتی بڕگەی دووهەمیشانەوە ئێمە قەنەعەتمان وایە کە پارتی دیموکراتی کوردستان بۆیە بەشداری لە پەرلەمان بکردایە چونکە پەرلەمان مەرجعی هەموو کووردە و لە هەموو دنیاشا وایە تۆ ئەچی لە پەرلەمان قسەکانی خۆ دەکەی خۆ کەس لێ ناگرێت ڕێی خۆت ئەدەیت و ئەو کاتە ئەتوانی بە مناقەشە بگەیتە ئەنجامێک دەرەنجامێکی باشتر لەوەی کە خوانەخواسە خەڵکێک تەفسیری ئەوەی بۆ بکاکەوە ئەمە ئەوەی کە لە میدیاکان باسەکرا ئەمە ئینقیلابە یا ئەمە خوانەخواسە بەکارهێنانی فشارێکە کە لە بەرژەوەندی کورد نییە. بەڵێ کاکی ماکۆبوونەوەی پێوەڵی لایەن سیاسەکان بە چۆ گەیشتە تاوەکو ئێستا قسەباز لێرە و لێرە ئەکرێت بەڵام لە عەرزی واقع شتێک نادیدرێت و کاتێک دیاری نەکراوە هەتا کاتەی مەسەلە بەڕێستا کات دیاری کراوە لە سەرەتای هەفتەی ئایندەیە کۆبوونەوەکە سازەکرێت. سامان لە کەناڵی تۆڕی میدیای ڕوودا و پرسیارێک بۆ کاردینادەوەیە ئێوە لە کۆی سەردانەکانتاندا بە دوای پرسیارێکە ئاگەڕێن هەتا وەکو ئێستا لە کۆی سەردانەکاندا وەڵامتان دەستکەوتووە وەڵامەکە چییە بۆ ئێوە کە بە دوای ئاگەڕێن. پرسیاری دووەم بۆ مامۆستایەوە هەتا وەکو ئێستا لەگەڵ ئەوەیان کە سازان لە نێو پەرلەمانە بکرێ لە دەروی پەرلەمان ئەگە قەرار بێ لەناو پەرلەمانە سازانەکە بکرێت تا چەندێ لەگەڵ ئەوان کە ئەو پرۆژە یاسانەی پێشکەش کراوە بۆ دیاریکردنی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم لەگەڵ ئەوان ئەو دەسەڵاتانە کەم بکرێتەوە و سەرۆکێکت هەبێت تەشریفاتی بیان لەگەڵ ئەوان کە ئێستا وەکو سەرۆکی هەرێم خۆی هەیە هەروە بمێنێتەوە. سەبارەت بە کۆبەندی سەردانەکانی ئێمە یا جەمەعبەندیەکەی ئەوەیە کە هەموو لاکان کە بینیومانە لەگەڵ سازانە هیچ لایەکمان نەبینی هەموو لایەنەکان لەسەرەوە سوورن بە گفتوگۆ ئەم قەیرانە یا ئەم کەیسە چارەسەر بکرێت و ئێمە ئەو سازانە ئەبینین کە هەموو لاکان هیچ لایەنێک فرامۆش نەکرێت و هەموو لایەکان بەشداری لە سازانەکە بکە و هەموو لایەکان ڕێی خۆیان دەرببڕن دوایی لەو ڕێی تایبەتیانە ڕێیەکی هاوبەش دروستکەین کە گونجاو بێت لە سەر ئەساسی بەرژەوەندی نەتەوەیی بەرژەوەندی هەرێم بەرژەوەندی هەموو لایەکمان ئەوە ئێمە سازان لەوەتە پەرلەمان دەستگایەکی شەرعی کوردستانە و ئەبێ ئێمە بایەخی پێ بدەین و جێی گفتوگۆی پرۆژەکانە جێی گفتوگۆی ڕێیەکانە ئەوە هیچ لەوەی نەکە بەڵام لە و تێکۆشان و حزوری جەماوەری خۆیان هەیە پێویستە لە ناو لایەنە سیاسیەکانیش سازان بکرێت بۆ ئەوەی بە هەردوو لا بتوانین خزمەتێکی باشی نیشتمانەکەی یعنی هیچ لایەک نەکەینە قوربانی ئەوەی تر هەرێکی مەهامی خۆی هەیە پەرلەمان سیاقاتی خۆی هەیە مەهامی خۆی هەیە لایەنە سیاسیەکانیش بە هەمان شێوە ناکرێت بڵێت یا ئەمە یا ئەو ئێمە ئەڵێن هەموو و ئێمە ئەڵێن نەبەس نیشتیمانی یا سیاسی لە بینی لایەنە سیاسەکە ئەبێت جەماوەریش بەشداری تیا بکە یعنی ئێمە ئەگەر بەرژەوەندی خەڵکمانەوێت ئەبێ بزانین ڕای خەڵک چییە ئەگەر بەرژەوەندی خودی خۆمانمانەوێت ئەوە شتێکی جایە ئێمە لە سەردانەکانمان بۆ لایەنەکان بەڕاستی ئەوەمان بەدیت گرت و ئەوە بەدی بینی کە هەموو لایەنەکان لەگەڵ سازانی نیشتیمانی و سیاسی دیارە وەکو کاگەمات فەرمویان ئێمە هەموو لایەنەکان بە بزوتنەوەی ئیسلامیشەوە کە ئێستا ئێمە
سازای پەرلەمان سەکۆی یەکلاکردنەوەی هەموو یاساکانە و پەرلەمانە بێتە مەرجەعی کۆتایی بۆ یاسادانان لە هەرێمی کوردستان وەکو لە دنیاش وایە بەڵام ئەمەش ڕێگری لەوە ناکا کە لە فرمووی جەماوەری کوردستان ئەو کەسانەی کە خاوەنی ڕێین ڕۆشنبیرەکان بێن سیغەیەکی جوان بدۆزنەوە ئەو وەختە لە پەرلەمانیش سیاغەی ئەو سیغەیە ئەکرێ و سازانێکی نیشتیمانی دروست ئەبێ ئەمە وەکو بڕگەی یەکەم بە نسبەتی سەلاحەتی سەرۆکی هەرێمەوە ئێمە لەوێش عەرزی برایانمان کرد جەنابی ڕابەری گشتی و ئێمە وەکو مەکتەب سیاسی قەناعەتمان وایە هەر کەس ببێتە سەرۆکی هەرێم ئەبێ سەلاحەتی تایبەتی خۆی هەبێ و قەت ئێمە لەگەڵ کەمکردنەوەی سەلاحێت نین بەڵام لەگەڵ ڕێخستنینی بە یاسا اگر ام لوقت دیگر جب کشش بزنیم کاریگری نسبت حکومت و زیادونی خیلی که بوجانی کاواتیان نبینن گرینگی لانه کان حزب بچ سیارتی که ام لوقت یه پرین بوی باری سرشانی کاواتیان کلی استادا زور پرسر پرسر نبی. وڵا پێمان خۆشە قورسر نەبێت و پێشمان باش نییە دووبەرەیی دروست بێت پێمان خۆشە کوردستان یەک بەرەی بێت ئەوەش بەرەی نیشتیمانی و ملی بێت بەرەی هەموو لایەنەکان بێت جاگەر جیاوازی لە ڕێیەک لە مەقتەعێکی زەمەنی لەسەر حاڵەتێکی تایبەت ئەوەی ناکە بڵێندی ئەوە بەردەوامی ئەبێت و جارێکی تر ئێمە ناتوانین تەوافق و جارێکی تر ناتوانین سازان دروستکەین ئەبێ قسەکەی دوێنێشم کرد وتفاءلوا بالخير تجدوه ئەبێ ئێمە بەو ڕوحیەتە ئیش بکەین و هەوڵدەین چارەسەریکەین دەستان خۆش بکە زۆر سوپاس.